بوونەوە کوردستانê bêteviya em her Kurdekê dilsûz pêk ve biçîne ser sindoqên dengdanê û dengê xwe bibelê. بەڵێ بەڕێزان وەک لە دیمەنەکەدا دەبینرێت کە وەکو هاوکارم ئەیوب نسریش ئاماژەی پێدا 100 مەشخەڵ پێکراون ئەمەش وەکو ئاماژەیەک بۆ کۆتاییهێتانی ڕێکەوتنی سایکس پیکۆ و هاونیشتمانیان بە هەڵگرتنی ئەم مەشغەڵانە بەرە و چیاکان دەڕۆن ئەمەش وەکو پەیامێک بۆ پشتگیری لە گشتپرسی و سربەخۆی باشووری کوردستان هاوکات هەر لە قەزای ئاکرێش لەوێژ وەکو هاوکارم ئەیوب نسری ئاماژەی پێدا کە کۆنسرتێک بەرەو دەچێت ژمارەیەکی بەرچاو لە هاونیشتمانیان لە هەموو پارچەکانی کوردستان ئەمڕۆ لە ئاکرێ کۆبوونەتەوە بۆ ئەوەی کە ڕای بگەێنن کە تەنیا ئاکرێ پایتەختی نەورۆز نییە بەڵکو ئەمڕۆژ لەم کاتەدا بە هەڵگرتنی ئاڵای کوردستان بە هەڵکردنی ئەم مەشغەڵانە دەیانەوێت پشتگیری و هاوپشتی خۆیان بۆ گشتپرسی و سربەخۆیی باشووری کوردستان ڕابگەێنن و وەکو ئامادەکاری ڕێوەسمەکە دەڵێن ئەمە نەورۆزی سربەخۆیی وەکو ئامادەکارانی ڕێوەسمەکە ڕایان گەیاندووە کە 2000 ئاڵا ئەمڕۆ هەڵکراوە و هەروەها ئەمە ئامادەکاریەکە بۆ جەژنی نەورۆزی سربەخۆیی و هەروەها مەزندە دەکرێت 15000 کەس لە هاونیشتمانیانی باشووری کوردستان و پارچەکانی دیکە